بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکە من سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم ڕۆژ وەکو ڕۆژانی پێشوو دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان. ڕەوش و گوزەرانی ئەو شارە زۆر جار باز دەوە دەکرێتن کە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان جیاکاری لەگەڵ هەولێر دەکاتن. دیارە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا هەولێر کۆمەڵێک گۆڕانکاری لە ڕووی تەلارسازی و بیناسازی بەخۆی بینیوە و هەنگاوی زۆری لەم بوارەدا بەرەو پێشەوە چووە. بۆ قسەکردن سەبارەت بە ڕەوشی ئێستای هەولێر و ئەو قسانەی کە دەگوترێت هەولێر جیاکاری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەکرێت بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێر لە ستۆدیۆی سنتەر میوانمانە. بەڕێز نەوزاد هادی بەخێربێن بۆ کوردستان 24. پێم باشە لەوە دەست پێ بکەم بودجەی هەولێر لە چێوە بۆی دابین دەکرێت. جیاوازی هەولێر لەگەڵ پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان چییە؟ سپاس بە جەنابێت بۆ بینەرانی خۆشەویست و تایبەت بەو باسەیە کە باسی بودجە دەکرێتن. طبعاً بودجە لە هەولێر لە چوارچێوەی بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە کە دابینکردن و سەرچاوەکانی بودجەی کە چەند ساڵانی ڕابردوو بۆ هەولێر هاتووە و ئەو پەیڕەوەی کە برێنە و پێوەری کە پەیڕەو کرایە لە کوردستان ئەمە کاری UN بوو لە بەرنامەی 9/8ەوە کە کوردستان 57% دابش کرا بوو. هەمان سیستەم تەنفیز کرا دوای 2004ش. بۆیە ئەو بودجەی کە هاتیە لە بۆ کوردستان 43% بە تەواوەتی بۆ سلێمانی چووە، 57%شی بینی هەولێر و دهۆک بووە و سەرچاوی بودجەی دیکە بڵێن کە بودجەی پەرەپێدانی پارێزگاکە بوون کە سیستەمێکی نوێ بوو لە بۆ پەیڕەوکردنی لا مەرکەزیەت لە هەموو عێراق و ئەو بڕەپارێش میزانیە بەغدا تەحدیدی دەکرد. وەزارەتی پلان لە حکوومەتی ئیتیحادی لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان کە بیتاقەی تەموینی سەرچاوەکەی بوو لەسەر ئەساسا لە بەغدا تەحدید دەکرا هەر محافظەیەک میزانیەکەی چەندە، ئەویش دەهاتە وەزارەتی مالیە لە ڕێی وەزارەتی مالیە و بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان دەهات. ئەنی بودجەی هەولێر وەکو خۆی بودجەی هیچ شوێنێکەکەی بۆ نەهاتیە. بودجەکانی کە دابش کرایە 57/33 زائید پەرەپێدان لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان و مامەڵەی لەگە کرایە. ئەو بودجانەی دیکەی کە ئیزافی هەبووە شیرینەکانی نەوت بووە کە دابش کرایە لە ئەنجومەنی وەزیران بۆ دهۆک بۆ هەولێر بۆ سلێمانی. معلومە ئەو مەبلەغانش هەموو ڕقەمەکان معلومە کە چەندی بەکار هاتیە و هەندێک دووەلیمانی حەمەسەن ئەمریکا لە سەرەتاوە دوای 2004 7 میلیارد دلاری هەبووە لە عێراق لە بۆ پرۆژەکانی ئاوادانکردن لە بۆ هەموو پارێزگاکانی عێراق. چەند هەولێرش پشتی خۆی هەبووە لەو میزانیەی کە ئەویش لە نەتیجەی ئەو پرۆژانی تەقدیمت کردی ئەو عیلاقەت باش بووە لەگەڵیان توانیت قەناعەتیان پێبینی ئەو پرۆژانە بکەن. ئەمەش پشکمان هەبووە لەو پرۆژانە ئەوش میزانیە بووە کە کۆرپ ئینجینەری پێدەگوتە کە وحدەی هەندسی جێیشی ئەمریکی بوو سەرپەرشتی سەرفی ئەو میزانیەشی دەکرد. ئەوانە سەرچاوی ئەو میزانیە نەبوونە کە چەند ساڵە مامەڵەمان لەگە کردیا. هەولێر باوەی خۆی بووە ئەوە نەبووە مەسەرەن لە بینی هەولێر و دهۆک احتیمالە چکەسی و 57%ەکە لە بینی هەولێر و دهۆک بووە. بڕیاری لەسەر درای ئەنجومەنی وەزیران چۆن دابش کرایە، بەڵام بینی ئێرە و سلێمانی 43 بە 57% پەرەپێدانی خۆمژگا ینی پشتی سلێمانی هێشتا زیاترە بەو پێی ئەمە 100% تەنفیز کرایە وەکو خۆی یانێ معلومەوە چەند ساڵە معمولە و کاریشی پێکراوە. بەڵێ دوێنێ لە پرۆگرامی باسی ڕۆژ گوتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کرد کە ئەوەی ئێستا دەگوترێت سلێمانی خۆی لە بەغدا نزیک دەکاتەوە بە پێچەوانەیە هەولێر زیاتر خۆی لە بەغدا نزیک دەکاتەوە و باسی لەوە کرد کە مانگانە پارێزگای هەولێر لەلایەن بەغداوە 400 میلیۆن دینار پارەی بۆ تەرخان دەکرێت. زۆرم پێسەیرم تازم چ ئەسا لە چه ئەساسیان چۆن حەق بەخۆی دەدا قسە هیچی وا بکە کە هیچ بنەماچ کە پەیوەندیمە لەگەڵ بەغدا هەمووی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە و هیچ میزانیەک ئەوەی مانگانە نە ئێستا و نە پێشووتریش نەبووە لە بەغدا لە هەولێر بێتن و پەرەپێدانش کە دەهات نەدەهاتە حسابی محافەزەیەک سەردەچووە. وەزارەتی دارایی ئەمە لە وەزارەتی دارایی وەرمان دەگرتەوە. ئەن هیچ شتێک نەبووە لە بەغدا خاص بۆ هەولێر تەخسیس بکرێتن لە چوارچێوەی ئەو عیلاقەیە بووە لەگەڵ بەغدا. ئێمە هەموو پەیوەندیەکانمان لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەگەڵ بەغدا و بە ئەڵئیطلاق هیچ میزانیەکی ئەوەی باسی دەکات هیچ ئەسڵ ئەساس نییە بەداخەوە ناکرێت ئینسان مەسوول بی و
قسەی واش بکات و لە کوردستانیش دابنیش. بێگومان دیارە پرسیارەکەی ئێمە لە سەرداوای ئەو بۆ ئەو بەڕاستەوخۆ بە ئێمەی گوت حەز دەکەم ئێوە پرسیار بکەن لە بەرپرسانی پارێزگای هەولێر وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە دیارە ئێمە وەڵامەکەشمان دەستکەوت بەڵام من دەپرسم ینی بەڕێستان بازدەوە دەکەن لە سەدا چلووسەی بودجە بۆ پشکی سلێمانیە 57 بۆ هەولێر و دهۆکە بەڵام بۆ لە ئەرزی واقع جیاکاریەکی زۆر دەبیندرێتن لە پارێزگای هەولێر پارێزگای هەولێر لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک پێشکەوتنی ئابووری بەخۆ بینیوە بەڵام لە سلێمانی دا ئەوە نابیندرێتن ئایا پێتان وانییە کە ئەگەر بودجەیەک بەم شێوە بێتن دەبایە سلێمانی لە پێش هەولێریش بە طبعا ئەمە دەگەڕێتەوە لە بۆ ئەدای ئیدارە چۆن بەڕێوەی بردیات چۆن میزانیەی بە چ پلانی خورد کردەوە چ پرۆژەیەش جێبەجێ کردیا ئەوجا چ لەسەر ئاسی وزارات یان لەسەر ئاستی پارێزگا بەڵام بە تاکیدەوە من دەڵێم لە دوای 2005ەوە کە بڵێن یەکبوونی ئیدارە بوو وەزیری دارایی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەڕێز کاک شێخ بایز بووە ئەو ساڵانە دواتریش کاک ڕێباز بووە کە لە بزوتنەوەی گۆڕان بووە بە میزانیا حتمما ئەگەر کە لە ئەنجومەنیش بڕیار بدرێت کە پەرلەمانیش مسادەقەی لەسەر دەکرد ساڵانی پێشووتر وازەحە لە ڕێی داراییەوە دابەش دەکرا کە 43 بە 57ەکە لەبێ مەسەلەن ئەو برادرانەی کە لە سلێمانی گلەیی دەکەن ینی بەداخەوە ئینسان زۆر جار کە خۆش نییە باسی فەرق و جودای شارەکان بکرێتن بەڵام ئەو قسانەی کە دەیکەن ڕۆژانە باشە خۆ دەتوانن مەسەلەن ئەنجومەنی پارێزگای سلێمانی میێوانداریەتەکی شێخ بایز بکات زەن کاک ڕێباز بکاتن ئایا ئەوان مەسەلەن لە حکومەتکەوە لە دارایی بوونە فعلەن 33 لە سەتی سلێمانی هاتووە بۆ هەولێر یان 33 لە سەتەکەی فعلەن بۆ سلێمانی چووە ئەوان چۆن قبولیان کردیا کە وەکو وەزیر وەکو پۆست وەکو بەرپرسیارەتی وەزیرگری سەرۆکی حکومەت یان سەرۆکی حکومەت کە بەڕێز دکتۆر بەرهەم بووە و پێشووتر کاک عومەر فەتاح بووە کاک عیماد جێگری سەرۆکی حکومەت بووە کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت بووە ئایا قبولیان کردیە مەسەلەن میزانی لەسەر ئەساسی میزاجی لە سلێمانیەوە هەڵبژیرێ بۆ هەولێر بەتەکید جوابەکان زۆر وازحە کەوانیە و دەتوانن ئەو خەڵکانش ئەلحەمدولله هەمیان موجودن دەتوانن میێوانداریانکان پرسێک بکەن هەر لە بۆ خەڵکەکە بۆ خۆیان بۆ پەری سەراحەتەوە باز بگرێتن ئەو میزانیانە چۆن هاتیە وەچی لێکرایە بۆ ئەوەی خەڵک مەسەلەن سبەینێکە گلەی لە حکومەتەکەی خۆی بکات لە حکومەتە خۆجێیەتەکەی بکاتن وازح بێ بۆ مەکو پێویست میزانیە دابەش نەکرایە جێبەجێ نەکرایە پرۆژە و بەرنامەکان حتا کە وەبەرهێنان باز دەکەن کە سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە پاشێک بوونی ئیدارە کاک هێرش محەڕەم بووە سەرن ئەو کە لە هەولێر بووە خەڵکی سلێمانی ئێساش لە سلێمانی دادەنیشیتن مەسەن بۆ وەبەرهێنان زیاتر لە هەولێر بووە بەڵێ نزیکی 70 لە سەتی هەموو وەبەرهێنانی کوردستان لە هەولێر بووە ئەوەکەی دیکە لە سلێمانی بووە ئینجا لە دهۆک بووە بەڵام وەبەرهێنەر خۆی ئازادە لە چه شوێنێک وەبەرهێنان بکاتن هیچ شتێک نەبووە ئیجباری بکە ئیلا دەبێت لە هەولێر بێ بەڵام کۆمەڵێک فاکتەر هەیە بە حکومی ئەوەی هەولێر پایتەختی کوردستانە پرۆژەی ژێرخانی خێرا دەڕۆیش لەگەڵی لەوانەیە ئاسانکاری و تعاملێکی باشی ئیداری هەبووە زیاتر لەگەڵیان وەبەرهێنەر مەسەن زیاتر وەبەرهێنانێکێت چکە هەولێر 24 میلیارد دلار وەبەرهێنانی هەبووە لە ساڵی 2004 تاکو 2014 ینی و ئەمەش وەکو حکومەت نزیکی 10 میلیارد دلار مەشاریعمان تەنفیز کردیە بە وزارات و محافظە بە هەموو سێکتەرەکان لەسەر ئاستی هەموو پارێزگای هەولێر ینی بۆیە مەسەن ئەم ڕقەمانە کۆمەڵی گۆڕانکاری گەورە و نەوەی بەسەر هەولێردا هینا مەسەن بۆ هۆی سنتەرێکی بەهێزی بازرگانی و جوولەی ئابووری زۆر کەوتێ بژەوی ژیان و ئەو مسوحاتانەی کە UN کردیتی بەر لە هاتنی داعش و ئەزمەکان دەست پێ بکە کە ڕێژەی هەژارێک تویتە خوارد 2 لە سەتی و ڕێژەی بێکاری 2 شتێک لە سەدە ینی هەموو مؤشیراتی ژیان تێدا گۆڕان لە نزیێ ئەو پرۆژە و بەرنامانە و ئەو پاڵپشتی حکومت لە بۆ کەرتی تایبەت کرد و ئاسانکاری و لە تەخسیسکردنی زەوی و بە ڕێپێدان بووە ڕایکردنی مامەڵەی خەڵک بووە ئەمانە بوونە سیستەمە کە بتواندرێ مەسەن هەولێر بۆ خێراییەی کە پێش بکەوێتن و ئەو جیاوازەی کە باز دەکرێتن دەبیندرێ خۆڕاستە سلێمانیش پێشکەوتووە دهۆکیش پێشکەوتووە لەوانەیە تا ڕێژەیەک جیاوازیەکان هەبێت بەڵام حەقوانیە مەسەلەن بێن لەوەی حەسری بکەن بەوەی کە بۆ ئەوەی مەسەلەن قەنەعەتێک بۆ خۆیان یان حاڵ بکەن قەنەعەتێک بۆ خەڵکی سلێمانی دروستکە لەسەر ئەساسەی بودجەی سلێمانی هاتە هەولێر هیچ وجدانێک و ڕاستیەکی دانیە بە حەقیقەت بەڵام ئەو گلەیانەی کە دەبیسترێ دەبیندرێ گلەیی زۆرن لە ئاستی جیاوازن ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەندام پەرلەمانی سەر بە فراکسیۆنی گۆڕان ئەمانە هەر یەکە لە مینبەرێکدا باسدەوە دەکەن جیاکارێکی زۆر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان بەو پێی کە سەرۆکی حکوومەتیش پارتیە ینی جیاکاری دەکاتن بۆ نمونە دەگوترێت کە هەموو ئەو داهاتانی کە لە سلێمانیدا هەیە کە ڕەوانەی هەولێر دەکرێتن 1 دیناری ناگەڕێتەوە پارێزگای سلێمانی تەنانەت باز دەوەش دەکرێتن کە ئەو هاوکاریانەی
کە لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان دابین کراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هاوکاریانە بەشی سلێمانیش نادا. طبعا من حەقوایە مثلەن بڵێن ئێستا ئەو کەسانەی کە گلەی دەکەن هەموو پۆستیان هەیە بەرپرسیارەتیان هەیە یان لە حەزب یان لە حکوومەت یان لە پەرلەمان هەمووشیان خەڵکی سلێمانی یان بەشی زۆری کە بڵێن لە یەکێتی نیشتیمانی کوردستانە یان لە بستنەوەی گۆڕانە و ئەوانەی کە لە حکوومەت لە هەولێر لەو یەکبوونی ئیدارە و پۆستیان هەبوو ئەوانیش مەوجودن و خەڵکی یەکێتین یان گۆڕان و لە سلێمانی دادەنیشن لەسەر چۆنیەتی بە ئیدارەکردنی حکوومەتی لەو چەند ساڵی ڕابردوو بڵێن کە لەسەر ئەساسی کە نەعەدالەتی کرایە میزانیەی سلێمانی هاتووە بە هەولێر شەم بەڕێز کاک بەرهەم سەرۆکی حکوومەت بووە 2 ساڵ پێشووتر کاک عیماد کاک عومەر فەتا ئێستا کاقوبات جێگری سەرۆکی حکوومەت بوون وەزیری دارایی مەسەن باسی داهاتی سلێمانی دەکەن بەجەنابەت دەڵێم ینی زۆر بەسەراحەت چەندجار باسمان کردووە داهاتی سلێمانی عەلی ئیطلاق نایەتە هەولێر مەسەن خۆ دەتوانی کاکە ئەنجومەنی پارێزگا مەسەن ئەعلانی کات داهاتی سلێمانی مانگانە چەندە هەموو داهاتەکەیان کەواتە مەبەست لە داهاتی سلێمانی ینی فرۆشتنی نەوتە لە ڕێی تەنکەر مەبەستە لە داهاتی سلێمانی سنوورەکانی پەرویزخان و سنوورەکانی دەرەوەی پارێزگای سلێمانیە مەبەست لە داهاتی فڕۆکەخانەی نێودەوڵی سلێمانی داهاتەکان چیە مەرزەکانە فڕۆکەخانەیە داهات و ڕسوماتی کە لە خەڵک وەردەگیرێتن کە ئەوەی بڵێن تاکسی حکوومەتە لەکەن خەڵک وەردەگیرێت کۆ دەکرێتەوە ئەم داهاتانە مەسەرەن بە ئەنجومە مەسەرەن مانگانە چەندە و چۆن خەرج دەکرێت و ئەو پارەی کە دێت بۆ هەولێر کە باسی دەکەن با نیشانی بدەن ئەم پارەیە بە هەلیکۆپتەرێک دێتە هەولێر بە سایارێک دێتە هەولێر ئەم سویلەیە کە فعلەن کە دەڵێن نەقلی هەولێر دەکرێتن یان معلومە لە سلێمانی دەمینێتەوە هەمووی هەر لە سلێمانیە چۆن خەرج دەکرێتن وایە چۆن دەکرێتن کەسانی سیاسی کەسانێک کە نوێنەری خەڵکن بەم شێوەیە خیتاب بدەن بەم شێوە وتار بدەن بەم شێوە لێدوان بدەن کە وەکو ئێوە دەڵێن لە ڕاستیەوە دوورە بۆچی وا دەکەن تۆنەمە حقیقەتە خۆ مەسەن ئێمە توانین مەسەن ئەوان کە دەڵێن داهاتی سلێمانی دێتە هەولێر خۆ دەبی بڵێن داهاتەکە ئەوەندە پارە بوو ئەوەندە ملیارە بوو فەرمو خەڵکینە ئەوەش پارەکەی دیکە کە نەقلی هەولێر کرا بڕتوانن بەس بە ئاسانی نیشانی خەڵک بدرێتن بۆ خۆیان سەیدی بکەن بیبینن ئەنجومان با بیبینیتن پارێزگار با بیبینیتن خەڵک بیبینی لە سلێمانی پەرلەمانتار با بیبینیتن زۆر طبیعیە بەڵام ئەمە تاوان هەر قسەکە وای لێ هاتیە بەداخەوە دەڵێن مۆدلێک پەیدا بووە کە ئەنەما بۆ ئەوەی دڵی خەڵک لە سلێمانی ڕازی بکرێتن لەو بارودۆخی کە کوردستان تێدا دەژی معلومە قەیران هەیە لە کوردستان هەموو خەڵکی کوردستان لەژێر فشارە موچە کەم بوویتەوە پرۆژە نەمایەوە بەرهێنان کەم بووە هەرەکەی بازار بەڵام ئەوە لە هەموو کوردستانە ئەوە نییە بڵێن لە سلێمانی هەبوو لە هەولێر دوورنا لەوانەیە جیاوازیەکە بێ بازار باشتر بووە جوولەی بازرگانی کەمتر زیاتر لە هەولێر لە بینی سلێمانی یان لە دۆک زیاتر بە پێی مووقعەکان و شوێنەکانی خۆیان ئەمە هەیە بەڵام فشارێکی زۆری بە شێوەیەکی ئاسۆی لەسەر هەموو خەڵکەیە ئەمە بۆ ئەوەی ئەمە جوابی خەڵک بدەینەوە کە ئەنەما قەنەعەت بە خەڵک بینین وەڵڵا خەتای هەولێرە یان شتەکەی مە هەولێر دەیبا یان چەند ساڵە هەولێر ئیشی نەکردە تەمەنەمە ڕاز نییە ویژدان نییە ئەسان نابی خۆی لۆخۆشی قسەی وا بکات قەنەعەت بە خۆی بینیت چکە زۆر دوورە لە ڕاستی چکە معلومە چۆن میزانیە هاتیە مەسەلەن باسی ئەوەی کە دەرێن لە دەرەوە دێت مثلا باسم کردەوەی ئەمریکیەکان 7 میلیارد دۆلاریان هەبوو ئێمە لەو 7 میلیارد دۆلارە بە پێی ئەو عیلاقە و ئەو پرۆژانەی کە کردمان لە ئەمریکیەکان لەگەڵ ئەمریکیەکان و کۆریەکان بە 525 میلیۆن دۆلار بەبەر هەولێر کرد بە پرۆژەکان مەسەن ئاوی ئیفرازی ڕقامسێ 200 میلیۆن دۆلاری دێچوو مەسەن نەخۆشخانەی ڕۆژئاوا کە دروستمان کرد شێر پرۆژێکت بۆ ئەوان 8 میلیۆن دۆلاریاندا ئەمە 6 میلیۆن دۆلارماندا بە شەراکەت مەسەلەن چەندین قوتابخانەی سێ تابق و چەندین منکەی تەندروستی زۆر گەورە و پرۆژەی ئاوی چۆمانە ئی خەلیفانە ئیسرێشمەیە هەموو مەسەن بە مەشاریعی مشتەرەک بووە دارالئەیتام بووە ئەو پرۆژانە چەند محطەی کارەبای 133مان لەگەڵیان پێکەوە کردیانی یعنی لە 7 ملیارەکەی ئەمە توانیمان لە هەولێر لە خلالان ساڵانی ڕابردوو کە ئەمە لە هەموو شارەکانی عێراقیشیان دەکرد ئەمریکان خۆیان قەراریان دە لە نەتیجەی ئەو پرۆپۆزەلانی بۆمان ئامادە دەکردن ئەو مەشروعانەی دەماینە مەشروعی شێر پرۆجێکت بوو 525 میلیۆن دلار بەبەر هەولێر کەتیە بۆ پرۆژەکانیش هەموو مایە ئێساش خزمەتی هەولێری پێ دەکرێتن لەسەر ئاستی پارێزگا بۆیە مەسەن کە باز دەکرێت لە ئەوەی عەدالەت ئەمە دروست نییە و قسانە ئینسان بگەڕێتەوە خەلەلەکان چیە بۆ خۆی تەشخیصی بکە سەریح بی لەگەڵی بۆی بتوانانی دووبارە نەبیتەوە وەڵگە خەڵکی سەریح بین چکە ئێمە کە مەسئولیەتمان هەیە ناکرێشت لە خەڵک شارینەوە دوای لە ئێستادا گرفتەکانی ئیدارەی پارێزگای سلێمانی چییە گرفت لە ئیدارەتدانە
والله پرسیارە دەبێت لەوان بکرێ من لە بەڵام ئێوەش جواب نادەمەوە وەکو پارێزگار من باسی ینی پارەیەکی زۆر سرف دەکرێت وەکو دەگوترێت ینی جەنابتان باسی لەوە دەکەن لە 43 بەڵام لە هەمان کاتدا و خزمەت گوزاریانەی کە هاوڵاتی دەیبینێتن ینی جیاکارێکی زۆر لە نێوان هەولێر و سلێمانی دەبینێتن. طبعا ئەو سوال لە بینی خەڵکو و سڵتەی وێ دەبیتن دەسەڵاتی وێندرێ دەبیتن زن ئەم پارە هاتیە گەگلەیان هەیە لە حەزیان لەسەر شتەکەیە دەکرێت دەسەڵاتی سیاسی و ئیداری لە وێندرێ ئەم جوابانە بداتەوە پەیوەستە بە سلێمانی لە هەولێر ئێمە مەسئولین مەسەن پرسیارێکە بێ بڵێ جواب دەدەینەوە مەسەرەن کە باسی حتا مەسەرەن کە بڵێن بابەتی ئاوارەکان پەیدا بوون بەپێی هەموو ئەو مسوحاتە ئێستا داتایانی کە لەکە نوێنە 33% هەموو ئاوارە لە هەولێرە کەس گەورەترین ژمارەی ئاوارە لە هەولێرە 36% لە دهۆکە 21% لە سلێمانیە لەسا ئەساسی مەسەرەن مساعدات هاتیە مساعداتی سوینی هاتیە یان خەڵکە هاتیە لەسا ئەساسی ژمارەی ئەوەکان دابەشیان کرد بەڵام مەسەن وەزارەتی هیزرە لە بەغدا کە وەزیریش بەڕێز کوردەکە لە وێندەرەیە مثلەن لە 2015 مثلەن 35 میلیارد دینار بۆ هەولێر دانرا 22 میلیارد بۆ دهۆک سلێمانی دانرا دهۆک زیاتر دانرا لەبەر کەمپەکانی خەڵکی شنگات لەو 35 میلیارەی 16 میلیاریاندا هەولێر 22 میلیارەکە سلێمانیش بە کاملی هات ئەو وەک پێ ئاگادارین ینی ئەوە نییە مەسەلەن بڵێن هیچ نایەت بۆ ئێرە یان چه ئامانجێک لە پشت ئەم جۆرە سیاسەتە هەیە وازەحە ینی بەغدا بە حکمی ئەو قەیرانانەی لە بینی هەولێر و بەغدا هەیە بەغدا لەوانەیە مجاملەیەکی سیاسی لەگەینی دەسەڵاتی سیاسی لە سلێمانی لەگەڵ بەغدا زیاترە لە هەولێر وازەحە ئەمە و هەمومان هەستی پێ دەکەین بەغدا بۆ دەزانن طبعا ئەمە مەسەرەن بەغدا لەوانەیە گەمەی خۆی بکات لەوەی کوردستان مەسەرەن شت کە کێشە هەیە لە کوردستان قەیران هەیە قەیرانی دارایی هەیە قەیرانی سیاسی هەیە لە کوردستان بەتاکید دەوروبەری ئێمەش گەمەی خۆیان دەکەن یەک لەوانەیە بەغدا لەو هەوڵانەی خۆیدایە مجاملەیەک دەکاتن لەگەڵ سلێمانی هەوڵ دەدا هەندێک شتی گچکە بکاتن نزیک بوونەوەیەک بەڵام ئایا سوالێک لە خۆمان بکەین بەغدایەک چەند مالکی 8 ساڵ ڕێژەرای عێراق بوو نزیک 700 میلیارد دلاری لە بەردەستدا بوو بۆ خودی خۆیان چی کرد بۆ بەغدا چی کرد بۆ جنوبی عێراقی کە بڵێن منتەقە شیعیەکەی چی کرد کوا ڕنگدانەوەی 700 میلیارد دلار لەسەر ئەرزی عێراق لەسەر پێشکەوتنەکەی لەکوێ دیارە دەبێت چی بکات ئەو ڕۆبوومە کە خۆی بۆ خۆی هیچی نەکردێکە لە دەسەڵات بووە ئەمڕۆ دەبێت چی بکات بۆ کوردستان دەبێت چ نیەتە چیە بێت چه ئامانجێکی ئێمەی خۆش دەبێت حەزەکە کوردستان لەو پێشکەوتنەی هەبووە نەکەویت نەگەڕێتەوە بەرز نەوزاد هادی پێ وایە ینی هەوڵێک هەبێت بەغدا پەیوەندی نێوان هەولێر و سلێمانی تێک بدات بە تاکید چکە کە باری سیاسی کوردستان بەو شێواز و ئالۆزیە و ناتێگەیشتنەکەی وازەحە لە کوردستان نەگەیشتنە ئەوەیەک حتمما ئەم دەرگەیە واڵا دەبێت خەڵک هەوڵی خۆی دەداتن چونکە لە عێراقی نوێ لە دوای 2004ەوە بڵێن کە بڵێن دەسەڵاتی سیاسی لە سونەکان کە نما دوای ڕژێمی باس مثلەن بە حکمی ئەوەی شیعە زۆرینەی عێراق بوون و ئێمەش وەکو کورد یەکەم جار بوو بەشداریمان کرد لە ڕادارێشتنی دەستور دەگماندا لە دەسەڵات شەریک بوون جەنابی مامزە سەرۆک کۆماری عێراق بوو بۆ 8 ساڵ بە قووەت کورد لە بەغدای حزوری هەبوو مثلەن میزانیە کەم جار هەفتە لە سەتی کوردستان تهدید دەکرا و دەهات یعنی بەو شێوازەی کە ئاسۆیەک لە پێش خەڵکی کوردستان بۆەوە بتوانانی خزمەت بکەین کوردستان زۆر خێراتر پێشکەوت بەراوردی بکەیت لەگەڵ بەغدا و شوێنەکانی بکە بە تاکید ئەمە قبول ناکرێت لە بەغدا ئەمە دەبێ بزانین ئەم جیاوازیە چکە شتەکان لە پایتەختەوە گوازراوە هەولێر لە گوازراوە کوردستان لە مەسەن لە بۆ مڕازعی نەخۆش لە بۆ بازرگانی لە بۆ ئەو حرەکەتی جاری و اقتصادی زۆر هەیە ئەو استقرار و پێشکەوتنی لە کوردستانە بۆ جێی گەشتیارانی عێراقی بوو کە دەکرێت دەبین سەدان هزار کەس دێتە کوردستان ئەوانە کە دێن کوردستان دەبینین گۆڕانی بەسەردا هاتیە کە دەستنەوە لای خۆشیان بەتاکید تووشی سوال دەمن لەگەڵ حکوومەتیان و حکوومەتی بەغداشدا ئیحراز دەبیتن چکە وەڵامی نابێت بەڵام زۆر دوێ دەبێت بزانین ئەوان بەتاکید هەوڵ دەدەن بۆ ئەوەی بەشێک لەو شتانە بیکەنە کوردی شیعی بۆی جوابی خەڵکیان بدەنەوە بێنە ناو ئەزمەکانی کوردستان ناو کوردستان زعیف بکەن دەبێ ئەمە ئەوەی بزانین بەو پێی بەڕێستان ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی پارتی دموکراتی کوردستانشن بۆیە ئەو پرسیارە دەکەم ینی گەلێک جار ینی بابەت دەنووسرێ دەوروشێندرێکە پارتی ڕێگری دەکات لە هاتنی کۆمپانیەکانی تورکیا بۆ پارێزگای سلێمانی چونکە ینی لە هەولێر لە دهۆ کۆمپانیەکانی تورکیا ئەکتیڤن کاری باش دەکەن ئەو گۆڕانکاریان دروست کردووە پارتی ڕێگا نادا کۆمپانیەکان بچنە پارێزگای سلێمان ئەم کۆمپانیانە تورکن و چەندین کۆمپانیا لە سلێمانیژیشی کردیە و لە بەغداژیشیان کردی لە بەسڕاژیشیان دەکرد لە نەزەفیژیشیان دەکرد چکە شەریکێ لە دوای مەساڵح و بزنس و بازاری خۆی دەگەڕێت و کەسیش ناتوانانی ڕێ لێ بگری و هیچ سیاسەتێکی لەو بابەتەی نییە
بەڵام واقعکەیە لەوانەیە زیاتر مەسەرەن سلێمانی لە کۆمپانیای ئێرانی نزیکتر بوو ئێستا تا حدێک بچی معماریات و بابەتی ئێران زیاتر بەسە سلێمانی وە دیارە ئەوانیش زیاتر لە هەولێر و دۆک ئیشیان کردیە زیاتر بەڵام کۆمپانیای تورکی مەسەن کۆمپانیای تەپا زانکۆی سلێمانی دروست کرد و چەندین کۆمپانیای دیکەەوە ئێمە پیاگەدان لە سلێمانیشیان دەکرد هیچ ڕێگریەک نەبووە و کەسیش ڕێ ناگریتن ممکنیش نشتی وهالا بکرێتن بە کۆمپانیای ئێرانیش لە هەولێریشیان کردە مەسەن ستراتۆس نەفەقی هەیبە سڵتانی لە تەندەرەکانی مەحافەزەی لێ دەرچوو و هیچ ڕێگرێک لە بۆوانیش نەبووە ئەوە منافەسەیە لە بینی کۆمپانیاکان نرخە کوالیتیە سەقفی زەمەنیە لە تەنفیزیان مەسەن تورکەکانیش داخل بوون ئێرانەکانیش داخل بوون لە تونێلەکە هەیبە سڵتان بۆ کۆمپانیای ستراتۆسی ئیرانی دەرچوو لە تەندەرەکانی دیکە لەوانەیە بۆ کۆمپانیای دیکەی تورکی دەرچووە مەسەرەن کە زۆر جارش حتا ئێرانەکان ژەو گوڵیانیان لەمە دەکرد ئەمە هیچ شتێک نەبووە ڕێگربی لە بەرامبەر کۆمپانیای ئێرانی لێرە ئیشێ بکاتن بەڵام کە داخلی منافەسە دەبیتن لەوانەیە قدرەتی منافەسەی کۆمپانیایکی دیکەی تورکی نەبووە لە تەنفیز و لە جێبەجێکردنەکان خێراتر بوون باشتر ئیشیان کردیا بووە تەندەرەکە بۆی چووە لەسەر ئەساسی بووە لێ مەسەن شتێک نییە مەسەن ڕێگریان لایەن جیاوازی بکرێتن بە کۆمپانیاش بە تاکی لە دوای بەرژەوەندی خۆی دەگەڕێتن با بینەوە سەر دابشکردنی بودجە وەکو بەڕێستان باستان لێوە کرد لە 1940 بۆ پارێزگای سلێمانی 57ش بۆ دۆک و هەولێر ئەم بودجەیە چۆن دەستنیشان دەکرێت قەبارەکەی پارەکەی چێ بڕیاری لەسەر دەدا چۆن دڵنیا بکرێتەوە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی کە ئەم بڕە بودجەیە بەڕاست ئەمە مافی خەڵکی سلێمانیە و بە ئەمانەتەوە ئەو پارە لەسەر هەرسێ پارێزگا دابش دەکرێت تاوان پارەکە بە کاش تەحویل بووە ئەوەی کە ساڵانی پێشووتر کە بازەکە چکە ئێستا وەسعێکی دیکەیە کوردستان چکە و بودجێ نییە تەنها موچەیە و سلفەی تەژغیلە سلفەی تەژغیلەکانژی ئەتیماد دەکاتە سەر داهاتی شارەکان داهاتی سلێمانی بە کاملی لە سلێمانیە لێ سلفەی تەژغیلیان کامل دەڕواتن لە هەولێر ئەمە مەسەن دایری پارک و باخچەکان هەیە 5 مانگ سلفەی تەژغیلی دواکەوتیە نەبووە مەسەن چەچی هەیە بەڵام دەستە بانک سوی لە نیە سەحاب کال و سلفەی تەژغیلی ڕۆژانەی خۆی حدیقەکە ئاو دەدات مەسەن دایری کارەبا و مشکلی هەیە بەلەدیە و مشکلی هەیە شەریکانی خاوێنکردنەوە لە هەولێر و مشکلانیان هەیە چکە سویلە لە مانگ نەبووە چکە لە هەولێر مەسەن سلفەی سەرۆکایەتی هەرێمە پەرلەمانە ئەنجومەنی وەزیرانە وەزارەتەکانە دادوەریە ئەوانیش لەو داهاتەی هەولێر هەیە سلفەیان دەدرێتێ هاوشێوەی دەوایرەکانی هەولێرێ بۆیە مەسەن سلفەی تەژغیلەکەی لە داهاتەکەی دەڕواتن بودجەی کە ساڵانی ڕابردوو کە ڕۆیە بە تاکید بە پارەکە بە کاش کە ئەوەی هاتووە چوویتە سلێمانی 43 لە سەدەکە بەپێی ئەو بەرنامەی لە وزارەتەکان کە قەرار دەدرا لەسەر ئەو پارەی مەشاریعەکان دەکرا و تەسەڕف لە پارەکە دەکرا و پارەکەش سلێمانی دەماوە بجە چۆن تەعاملی لەگە کردیا پارەکە چۆن چێوەچی بەسەر هاتیە بە تاکید ئەوان دەزان و ئەوان بەرپرسن لێ لە ڕووی قانونیەوە زۆر وازەحە ئەنی ئەمە شتێک نییە تۆهمەیە بخینە پاڵ یەکتری ئەمە حقیقەتەکە هەولێر و دۆهۆچیش بە تاکید ئەمە لێ مەسئول بووینە لێرە لێ مەسئول بووینە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان پارەکە تەنظیم کرای ئەوجا لە بینی هەولێر و دۆ کەم بووە زیاتر بووە لە بینی جیهانیان بە تاکید لێرە قەرار درایە باش دیارە کات بەرەو کۆتایی دەڕوە پێم باشە هەندێک پرسیار سەبارەت بە پارێزگای هەولێر لە بەڕێستان بکەم هەرچەندە مەغمور لە ڕووی ئیداریەوە تا ڕادەیەک لەسەر بە هەولێرە و هەموو خزمەت گوزاریەکان لە هەولێرەوە بۆ مەغمور دەچێت بەڵام لە ڕووی وەکو بڵێ سیاسیەوە بڕیاری سیاسی لە بەغدا و تاوکو ئێستا مەغمور نەگەڕاوەتەوە سەر هەولێر ئێوە لە ئایندەدا چی دەکەن بۆ ئەو ناوچانەی کە چەند گوندێکیش لە ماوەی ڕابردوودا ڕزگار کرا تەبانەوە هەموو مادەی 140 ینی مادەی 140 مادەیەکی دەستوریە کێشەیەکە معلومە شنگارە منتەقەی شێخانە بەشێک لە دەشتینەی نەوایە مەخمورە کەرکووکە خانەقینە ئەوانە هەمووی لە زمانی مادەی 140 کە ئەو گرفتانەیە لە بینی ئێرە و بەغدا معلقمایە بەڵام ئەوەی گرنگە خۆشبەختانە ئێستا پێشمەرگە هەمووی کۆنتترۆل کردێ و هەمووی لەژێر دەسەڵاتی بڵێن پێشمەرگەیەوە ئەو خەندەقە ئەمانەی بینی ئەو منتەقە و مەناتقی دیکە ئەو دەچی بەنسبەت عێراق بەنسبەت داعشەوە پارێزراوە بەڵام لە ڕووی دەستوری و یاسایە تاکو ئێستا یەکلا نەبوویتەوە بەڵام وازەحە بڕیاری خەڵکی کوردستان و پێشمەرگە ئەوەی ئەو شوێنانە کوردستانە و چۆڵی ناکەوە بەزینایەت و ئێستاش دیفاعی لێ دەکات و لەو ئەساسش لەو ڕوانگەی ئەمە مەخبوو ڕاستە لە ڕووی ئیداری یاسایەکە سەر بە بەغدایە مەسەن تەعین و قام ئەمدیر نەهەیە و سەر بە بەغدان بەڵام ئێمە پرۆژەکانی چ لەسەر میزانەی محافەزە بۆ تەرستیمانەی وەزاراتیش بۆ لە حکوومەت یاریمی کوردستان بەردەوام خزمەت کرا بەپێی ئیمکان بەشدار بووینە و لە ئەمنیەتی وێ مەسئولین لە ئیدارەی وێ مەسئول بووینە ئەوە نەبووە هەرتەنها بنین مادەی 140 منتەقەکە بەجی بێنن چکە مەخمور بەشێکی وازەحی هەولێرە ینی ئەمە تا وەختی خۆی لە کە حتا ئیداراتی هەولێریان لە مەخموردا نابوو دوای تەرشیقی دەوایریان کرد ڕژێمی
باس پێشوو ئیلغای محافظی هەولێرشیان لە مەخمور کردەوە بە قەرارێک ڕەبتی مووسڵیان کرد بۆیە مەسەرەن مەخمور لەو منتەرەقەی کە کوردستانە و سەر بە هەولێرە ئەمە بەردەوام ئیشەکانی خۆمان هەرتێدا کردی وەکو ئێستاکەش دیارە ئێستا تا ڕادێک جموجۆڵی ئاوەدانکردنەوە لە هەولێر دەبیندرێتن بەڵام پێشتر پرۆژەی زۆر گەورە هەبوو کە بڕیار درابوو لە ئایندەدا جێبەجێبێ بەڵام دیارە نەکراوە بە تایبەت پشتێنی سەوزایی ئێوە ئەو پرۆژەیە بەنیازن لە ئایندەدا جێبەجێ بکەن یاخود بە تەواوەتی دەستبەرداری طبعا پشتێنەی سەوز بە پێی تەسویم دیزاینەکەی تەواو بووە ئەمە زیاتر کەرتی تایبەت ئەوە دەکرێت وە درایتەوە بەرهێنان ینی پشتێنەی سەوز کە تا کیلۆمەتر دەبی درێژەکەی و 2 کیلۆمەتر پانەیان 160 کیلۆمەتر چوارگۆشەیە ئەمە درایتەوە بەرهێنان بە پێی ئەو دیزاینانەی کرایە لە ڕێوە بەرهێنەرەوە منتەقە سەوزایەکە دروست بکرێتەوە پێی ئەو پرۆژانەی کە سەوزایی زیاتر تێدایە لەو پشتێنەی پرۆژەکان دابش بکرێت ئەمە درایتە ئەمە حکومت نایێت تەنفیزی بکات کە میزانێکی زەبەلاهی دەوێت بەعکسەوە کەرتی تایبەت لە ڕێگەی وەبەرهێنان تەنفیزی پشتێنەی سەوز دەکات بەڵام بەنسبەت بابەتی سەوزایی ئێستا نێزی 13% ئەمە لە هەولێر لە نتیجەی ئەو هەموو پارک و باخچە و ئەو دوورگە ناوەندیان تەنها دوورگەی ناوەندی 150 کیلۆمەتر درێژیمان هەیە کە پارک و باخچەکان لە خۆ دەگرێت سەوزایەکە ڕێژەکەی زیاد کرایەوە بەردەوامیش ئیشی لەسەر دەکرێتن لە بۆ زیادکردنی ئەم بابەتی سەوزایی بەڵێ دیارە پێم وایە لە ساڵی 1996ەوە پرۆژەیەک هەبوو کە زەی گەورە بێتەوە هەولێر تاوەکوی ئێستا بەجددی کار لەسەر ئەو پرۆژەیە نەکراوە ئەوە نییە زەی گەورە بێت کە زێی جیاوازی بینی ئێرە و زەی گەورە تقریبان 400 مترە ینی فەرقەکە زۆرە ناتوانرێت ینی تکان ئەگەر بێخمە لە بێخمەوە کە برین لەسەرەوەی 500 متری مستەوایەکەی بەرز بکرێتەوە ئەوجە بایگرافیتی بتوانێت بۆ ئەمە پرۆژەیەکی زۆر زەحمەتە ئەوەی کە هەبوو و دیزاین کرا لە ڕێگەی پمپ ینی پمپ ستیشنەوە ئاو دەفع بکرێ بێتە پشتی شاوێست کە لە پێی دیزاین کیلۆمەترێک مڕەبعمان بەجێ شتەکەندەکان وەکو برێن دەریاچەیەکی بچووک و خەتی کۆڕنیشی شەر بژێردا چکە بە حکومی ئەوەی لە هەولێر ئەو شوێنە نمابوو مەسارێک لە بۆ ڕێڕەوێکی برێن ئاوێکی دەستکرد کە بسوڕێتەوە ئەمە دیزایانی بۆ کرایە و بەڵام ئەو میزانی کە لە بەردەست بووە پێویست نەبوو نەکەتە بەدەستمان بتوانین پرۆژەکە چکە ئاو لە زێوە بە پمپ هاوشێوەی خەتەکانی 1 و 2 ئیفراز کە ئاوی خواردنەوە دەفع دەکا ئاوی خابت لە زەی گەورەوە دەفع بکاتە پشتی شاوێست و لەوێش بایگرافەتی لەسەر هەولێر بسوڕێتەوە ئەمە دیزاینەکەیە بەڵام تەنفیزەکەی بودجە نەبووە جێبەجێ بکرێتن بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێر زۆر سوپاست دەکەین سپاس بە جەنابش بەڵێ بینێرانی بەڕێز دەچینە ناو بڕێک و دواتر تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە تەوەری دووەممان تایبەتە بە ئایندەی داعش لە عێراقدا وەکو باسی لێوە دەکرێت ئایندەی داعش لە عێراقدا ینی تەمەنی کەم بۆتەوە بە تایبەت کە باز لە پرۆسی ئازادکردنەوەی شاری مووسڵ دەکرێت دەگوترێت پاش پرۆسی ئازادکردنەوەی مووسڵ داعش لە عێراق نامینێت ئایا داعش پاش نەمانی لە پارێزگای مووسڵ بەرەوچێ خەباتی خۆی دەگۆڕێت زۆر جار قسە لەسەر ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان چەکدارانی داعش چاویان لە هەرێمی کوردستانە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچینە پارێزگای سلێمانی و لەوێوەش بەڕێز هەڵۆ پێنجبینی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە لێپرسراوی مەڵبەندی مووسڵ لەگەڵمانە بەڕێز هەڵۆ پێنجبینی بەخێربیت بۆ کوردستان 24 زۆر جار گوێبیستی ئەوە دەبین کە تەمەنی داعش کەم بۆتەوە پێتان وایە بەم نزیکانە داعش لە عێراق بە تەواوی کۆتایی پێبێت؟ بەڵێ سەرەتا ڕێز و سڵاوان بۆ هەموو لایەک بێگومان هەروەکە زانین قۆناغی کۆتایی پێهێنانی دەسەڵاتی ڕۆژی داعش لە هەموو لایەکۆ دەستی پێ کردووە و ئەم قۆناغەش و ئەم هەڵمەت و هێرش و پەلامارەش بێگومان لە هەموو لایەکەوەیە و دەسەڵاتی داعش بە تاکید ئەبێت کۆتایی پێبێت لە هەموو سنوورەکانی چوارچێوەی جوگرافیای عێراق بە تایبەتی کە ئێستا لە چڕایی داعش لە پارێزگای نینەوە کۆبۆتەوە بە تایبەتیش لە مەرکەزی مووسڵ و بە پێی پێشبینیەکان چاوەڕوانەکرێت کە لە کۆتایی ئەم ساڵە و کۆتایی داعشیش بێت
بەڵێ وەکو دەزانرێتن هەر ڕێکخراوێکی توندڕەوی ئیسلامی تیرۆریستی پاشەوەی کە کۆتایی پێدێتن لە شوێنێکدا لە جوگرافیایەکدا لە شوێنێکی دیکە سەر هەڵدەداتەوە. ئێستا لە ناوچەی سنگاو و لە پشت دەڤەری گەرمیان جموجۆڵێک دەبینرێتن چەکدارانی داعش وەکو باسی لێوە دەکرێت لەوێ بوونیان هەیە. خوێندنەوەتان بۆ ئەم جموجۆڵە چییە؟ ئایا داعش لە ئێستاوە خۆی ئامادە دەکات کە لە پاش مووسڵ لە شوێنێکی دیکەی جوگرافی کە ئەمە شوێنێکی جوگرافی گرنگی هەرێمی کوردستانە لەوێ خۆی بدۆزێتەوە؟ سەوت نەما جێت لە دەنگما بەڕێز هەڵۆ پێنجوێنی ئێستا؟ ببوورە ئێستا دەنگت هاتەوە. باشە. دیارە هەر ڕێکخراوێکی تیرۆریستی ئیسلامی پاشەوەی کە لە شوێنێکی جوگرافی بە تەواوەتی کۆتایی پێدەهێنرێتن بەڵام لە شوێنێکی دیکە لە جوگرافیایەکی دیکە سەر هەڵدەداتەوە. ئێستاش لە ناوچەی سنگاو وەکو دەبینرێتن چەند ڕۆژێکە لەلایەن هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستانەوە ڕوبەڕووبوونەوە بۆ لەگەڵ چەکدارانی داعش لەو ناوچەیەدا. ئایا ئەمە وەکو ئامادەکاریەکی داعشە پاش کۆتایی پێهێنان لە پارێزگای نینەوە لەو ناوچە جوگرافیە جارێکی دیکە خۆی بژێنێتەوە؟ بەڵێ بێگومان ئێمە ئەگەر بگڕینەوە بۆ ئەسلی مەوزوعەکە دروستبوونی داعش ئایدۆلۆجیایەکی ئیسلامی توندڕە و هەروەها شۆڤێنیستی عەرەبی لە پشتەوەیە کە ئەمە بۆتە هۆی دروستبوونی هێزێکی چەکداری مەترسیدار و پێش داعشیش لەم جۆرە هێزە هەبووە و بە ئەنواع ناو خۆیان گۆڕیوە. دیارە هەموو ئەمانە ئەتوانم بڵێم مەدرسەیەکن و هەمویان شێوازێکیان هەیە، نەک هەر لە عێراق و لە کوردستان بەڵکو لە وڵاتانی تریژ لە ئەفغانستان و لە سووریا وەک ئەوەی کە لە شوێنەکانی کەوی وەکو لیبیا و حتا یەمەن و جێگاکانی کەش ئەبیستێن و ئەبینرێن و وجودیان هەبووە. ئەمانە ئایدۆلۆژیایەکی توندڕەوی ئیسلامی لە پشتیانە و با بڵێن ئەو خوێندنگایەیە کە ئەمانی لێ دروست بووە. من بەڕای من کە کاتێک کۆتایی بە دەسەڵاتی حکومڕانی داعش دێت لە عێراقا و لە ناوچە کێشە لەسەربووەکانە ئەمە ناکاتە ئەوەی کە کۆتایی بەم فکر و ئایدۆلۆژیایە هات بێت. بۆ یەکە ئەتوانم بڵێم لە ناوبردننی دەسەڵاتەکەیان ڕوخاندنی دەسەڵاتەکەیان هەنگاوێکی باشە بۆی کە ئەو بیر و بۆچوونەش لاواز بکرێت و ئەم مەترسیە بەڕای من دەمێنێت و پێویستە ئیشی جدی لەسەر بکرێت و پێویستە ئەو هەڵانەی کە لە ڕابردوو لە پرۆسەی سیاسی عێراق کران جاریچکە دووبارە نەبێتەوە تاکو ئەم هێزە بتوانن خۆیان ڕێک بخەنەوە و ئەو کارە ساتەی کە دروستیان کرد جاریچکە دووبارەی کەنەوە. لە ڕاستیە ئەتوانم بڵێم فکری داعش بە تەنها چەک و چۆڵ لە ناو ناچێت، پێویستە بە پرۆژەیەکی وردگیر و لە هەموو بوارێکەوە لە ڕووی فکری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی اقتصادی و هەروەها لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازی، ینی پرۆسەیەکی گشتگیرە بۆ لاوازکردن و نەهێشتنی ئەم مەترسیە و قۆناغی یەکەم ئەوەیە کە بەهێز ئەبێت دەسەڵاتەکان بڕوخێنرێت و ئەو ناوچانەی کە داگیریان کرد و ڕزگار بکرێت. بەڵام قۆناغی دوای ئەوە بێگومان دام و دەستگا ئەمنیەکان بە هاوکاری لەگەڵ یەک لە هەموو سنوورەکان چ لە سنووری هەرێمی کوردستان و چ لە سنوورەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی مەرکەزی ئەبێت تێبکۆشن بۆ ئەوەی کە بە تەواوەتی ئەم گروپە مەترسیدارە لاواز بکرێت. باشە. تا ئێستا وەڵامی پرسیارەکەم بەدەست نەگەیشتووە. دیارە جموجۆڵێکی چەکدارانی داعش وەکو هێزەکانی ئاسایش لەو ناوچەیە باسی لێوە دەکەن جموجۆڵی داعش بە تایبەت لە بەرزاییەکانی ئەجداخ هەبووە تاوەکو ئێستاش بە پێی زانیاریەکان 7 چەکداری داعش لەو ناوچانە کوژراون. ئەم جموجۆڵانە خوێندنەوەی ئێوە چۆن ینی چۆنە لە کاتێکدا ناوچەیەکی هەستیارە ئەگەر وجودی داعش لەو ناوچانە هەبێت بێگومان وەکو باسی لێوە دەکەن مەترسێک دەبێتن بۆ سەر هەرێمی کوردستان. بێگومان هەموو ئەو ناوچانەی کە ڕزگار کراون ینی ئەتوانم بڵێم پێویستە ورتر چاودێری بکرێن و دەستخۆشی لە هێزەکانی ئاسایش و هەموو ئەو هێزانەی کە لە پرۆسەی لە ناوبردن و
بنبڕکردنی ئەو کۆمەڵە گروپە چەکدارە پڕمەترسیەی کە لە سنوورەکانی گەرمیان و سەنگا و لەو سنوورانە دروست بوون. ئەمە هەروەکو لە ڕابردووش بینراوە کە چەند جار ئەم جۆرە هێزانە تێکشکێنراون نەتائیجی لەم بابەتەی لێکەوتۆتەوە، بەڵام لە ناوبردننی ئەوانە و کۆنتترۆلکردنی ئەو سنوورانە هیچ ناڕەحەتر نییە لەوەی کە لە بەیانی شەڕا ئەوانە بەزێنران و لە داهاتووشە زیاتر تەفروت و ناکرێن. لەبەرەوە بەڵێ من تاکی دەکەم وەڵێم لە دوای داڕمانی داعش یاخود لە ناوبردننی دەسەڵاتی داعش چاوەڕوانی ئەوە ئەکرێت ئەمانە بە شێوازی مەفاریز یاخود بە هەر شێوازێک لەو جێگایانەی کە بتوانن خۆیانی تیابشارنەوە بۆ ئەوەی کە جارێکیکە خۆیان ڕێک بکەنەوە. خۆمان ئەزان هەموو لایەک ئەزانین کە هێزی داعش لەو ناوچانەی کە دەسەڵاتیان هەیە دەسەڵاتی خۆیان بە هەموو جۆرێک ئەسەپێنن و لەو ناوچانەی کە دەسەڵاتیان نییە هەمیشە محاولیان کردووە کە کاری تێکدەرانە و کاری با بڵێن تیرۆریستی ئەنجام بدەن، چۆن لە هەموو ناوچەکانی تری هەرێمی کوردستان یاخود لە ناوچەکانی تری ناوەڕاستی عێراق یا حتا زۆر جار محاولیان کرۆ بگەنە ناوچەکانی جنوبی عێراقیش. بۆیە کە بەنسبەت ئەو مەفاریزانە بێگومان جێگای مەترسینەوە نابێت ئەوانە بمێنن و هێزەکانی ئاسایشیش بەردەوام لە کێوماڵکردن و لە ڕاوەدونان و لە کوشتن و گرتنیاندان و ئەو من قەنەعەتم وایە کە بەو زوانە کۆتایی بەو جۆرە مەفاریزانەیەت و ئێستاش بەشی هەرە زۆریان لە ناوچوون. باشە. دیارە داعش زۆر جاران لە هەندێک وڵات سەر هەڵدەدات کە چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێتن سەر هەڵبدات. بۆ نمونە لە لیبریا کە چاوەڕێی ئەوەی نەدەکرد داعش بوونی هەبێت. پاش کۆتایی هێنانی داعش لە پارێزگای نینەوە ژینگەی جوگرافی کوردستان چۆن دەبینی؟ پێتان وایە ینی لە ڕووی جوگرافیەوە هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبار بێت بۆ ئەوەی داعش خۆی تێدا جارێکی دیکە دروست بکاتەوە؟ بێگومان من بڕوام وانە کە داعش بتوانێت لە سنووری هەرێمی کوردستان خۆی ڕێک بخاتەوە و تەنانەت لەو سنوورانەشی کە پێشتر لەسەر هەرێمی کوردستان نەبوون و دواتر لە سەردەمی شەڕی داعش لەسەر دەستی هێزی پێشمەرگە ئێستا لە با بڵێن لە ژێر دەسەڵات و حاکمیەتی هەرێمی کوردستانان ئەو ناوچانەی کە ناوچە کوردستانەکان کە ناوچەی کێشە لە سەربووەکان بە پێی مادەی دەستوری مادە 140 من پێم وانە هێزی داعش لەم سنوورانە جێگای بێتەوە لەبەرەوە پشتیوانی پێویستی نییە و پشتیوانی جەماوەری نییە و هەموو کەسێک لەم وڵاتە خەمخۆری وڵاتەکەی خۆیەتی لە شوانێکەوە هەتاک و ئاسایشێک هەتا فەرماندەیەک هەتا هاوڵاتیەکی تر هەتا جوتیارێک. بۆیە کە من پێم وانە هێزەکانی داعش بتوانن لە هەرێمی کوردستان بەو ئەنگازەیە خۆیان ڕێک بخەنەوە کە مەترسی گەورە دروست بکەن، بەڵام ممچینە مەفاریزیان هەبێت بۆ تێکدانی ئەمن و ئاسایش لە سنوورێکی محەدەد یاخود لە ڕێگایەکە کە هاتوچۆی لێ بکرێتی کۆمەڵانی خەڵک یاخود هێزەکان. لەبەر ئەوە ئەمە هەم ئاسان کۆنتترۆلەکرێت چونکە کۆمەڵانی خەڵک پشتیوانیەکە و ئەوانیش ناتوانن لەم ناوچانە بە پێچوانەوە. من بۆ چوونم وایە پاژماوەی داعش لەو ناوچانە ئەمێنن کە لە ناو کۆمەڵانی خەڵکا پێگەیان هەیە لە ڕووی فکریەوە کۆمەڵانی خەڵک لەو سنوورا بەشێکی پشتیوانیان ئەکات بە پێی تەجروبەی دوای ڕوخانی سەدام حوسێن تا ئێستا زیاتر ئەو ناوچانە بوون ناوچەی سونە نشینەکان بە تایبەتی ئەو شوێنانەی کە عەشایری سونەی تیابوون و یاخود ئەو شارانەی کە زیاتر عەرەبی شۆڤێنستی دەوری تیابینیوە یاخود تیاری ئیسلامی توندڕە و دەوری تیابینیوە وەکو مووسڵ و ئەو شارانەی تر کە لەو بابەت. باشە پێشتر وەکو بینیمان لە پارێزگای نینەوە بە تایبەت لە سنتەری شاری مووسڵ پێشوازیەکی گەرم لە چەکدارانی داعش کرا. ئایا دوای نەمانی داعش لە پارێزگای مووسڵ چاوەڕێی ئەوە دەکرێت کە شانەی داعش لەو پارێزگایانە بمینێتەوە یاخود وەکو پێشتر پێشوازی لە بەرنامە و پرۆگرامی چەکدارانی داعش هەبێتن؟ مەوزوعی مووسڵ ئەتوانم مەوزوعێکی بڵێم قوڵ و ئالۆزە، یعنی من بۆ خۆم گومانی ئەوە ئەکەم کە شانە نووسوەکانی داعش و یا هەر جۆرێکی تری گروپێکی ئیرهابی هەر ناوێکیان هەبێت بنبڕ نەکرێت بە تەواوەتی لەو سنوورە لەبەرەوە ئەساسێکی فکریان هەیە و لە ڕاستیش ئەو خلافە سیاسی و مەزهەبی و نەتەوەیانەی کە لە سنوورەکە هەیە ئەوەش بۆ شایەک دروستەکە لە ئەنجامی ململانیەکان
کە ئەو جۆرە خەڵکانە بە حەدێکی کەمیا زۆر جێگان بێتەوە بێگومان ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو کاتێک کە داعش هاتە سنووری نینەوە بە شێوەیەکی گشتی و خەڵک پێشوازی لێکرد فعلەن وابوو بەڵام بیرمان نەچێ ئەو کاتە ناکۆچێکی قوڵ لە بینی پێکاتەکانی عێراقا هەبوو و هەروەها ناکۆچێکی زۆریش لە بینی هەرێمی کوردستان و واتە بابڵین لە بینی هەولێر و بەغدا هەبوو و ئەم فەراغە سیاسیانە و چەندین هۆکاری تری گەورە گەورە لە پشتی ئەمەوە وای کرد کە ئەو بۆشاییە دروست ببێت و لە ڕاستیش هێزە ئەمنیەکانی ئەو سنوورە چ سوپا و چ هێزە ئەمنیەکانی تایبەت بە وەزارەتی ناوخۆی عێراق لەو ئاستان نەبوون بتوانن سنوورەکە پارێزن سەرەت و سامانی خەڵک پارێزن و نەهێڵن هێزێکی مەترسیداری گروپی تیرۆریستی وەکو داعش و هەر جۆرێکی تری وەکو داعش لە سنوورەکە جێگای بێتەوە بەداخەوە ینی ئەتوانم بڵێم ئەوە کەم تەرخەمی ناو ئەنەی یاخود ناکارایی ناو ئەنەیت یاخود لە ئاستی بەرپرسیارەتی ئەو ئەنگازەی ناو ئەنێت کە لەو ئاستانە بوون ئەو بۆشایە دروست بوون نەک هەر نەیانتوانی بیپارێزن بەڵکو بەشێکی یەکجار زۆری ئەو ئیمکاناتە چەک و چۆڵی و حتا بەشەریشی کە لە بەردەستیان نبوو بوو بە بەشێکی بەقوت لە هێزەکانی داعش لەو قۆناغا. بەڵێ دیارە پێکاتەکانی کوردستانی کورد مەسیحی تورکمان لە سەر بە پارێزگای مووسڵ بوونەوە بەشێکی زۆریان لە دەشتی نینەوە و لە ناوچەکانی دیکە ژیان بەسەر دەبن. ئێوە وەکو بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان کە شارەزای ئەو ژیانی ئەو پارێزگایان پێتان وایە لە ئایندەدا دوای داعش دەبێت کورد چ پرۆژەیەکی هەبێت بۆ پاراستنی مافی پێکاتەکانی ئەو پارێزگایە؟ سەرەتا دەبێت کورد وەکو سەرکردایەتی سیاسی کورد وەکو موئەسەسەکانی کوردستان پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوایەتی و دیموکراسیان هەبێت بۆ ئەو سنوورە دوور لێ تاکلایەنە و مەسائلی دیموکراسیەت و مەسائلی کوردبوون و لەو سنوورە ئامانجی یەکەم بێت و دەبێت کورد لەو سنوورە استراتیجیەتی پاراستنی هەموو براکوردەکان و هەموو ئەو پێکاتانەی کە ئەیانەوێت لەگەڵ گەلەکەمانە ژیان بەسەربەرن و بژین و شەریک بن لە دەسەڵاتی مەحەلی ناوچەکە دەبێت پرۆژەیەک هەبێت کە جارێکی کە خەڵک تووشی ئەو کۆمەڵکوژی و هەروەها زیانە زۆرانە نەبێتەوە کە لەسەر دەستی هێزەکانی داعش و پێشتریش لەسەر دەستی هێزە ئیرهابیەکان و بەداخەوە لەسەر دەستی چەند بەرپرسێکی نابەرپرس لە سنوورەکە بەری. زۆر باشە ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە چکە کاتم نەماوە ئێستا داواکاری کورد ئەوەیە پێشەوەی پێشمەرگا لە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ بەشداری بکاتن دەبێت ڕێکەوتنی سیاسی هەبێت لە نێوان کورد و بەغدا. ئێوە لەگەڵ ئەم بۆ چوونن؟ بێگومان پێویستە پێش ئەوەی داعش و هێزی داعش و دەسەڵاتی داعش کۆتایی پێبێت بەڕای من پێویستە سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ دەسەڵاتی بەغا ئیتیفاقێکی سیاسی بۆ دوای دەسەڵاتی داعش چونکە دوای دەسەڵاتی داعش کێشەکان تەواو نابێت ئێمە هەمومان کۆدەنگ و متەفقین لە شەڕی داعش و کۆتایی پێهێنانی داعش بەڵام ئەو خلافاتانەی کە هەمانە چ وەکو کورد لە ناو خۆمان چ وەکو کورد لەگەڵ بەغا و لە ئەو مەشاکیلانەی کە لە سنووری نینەوە هەن هەموو ئەمانە پێویستیان بە ڕێکەوتنێکی پێش وەخت هەیە کە پێش ئەوەی دەسەڵاتی داعش لە سنوورەکە بە تەواوەتی کۆتایی پێبێت و ئەو دەسەڵاتێک کە لە دوای ئەوە دێتە سەرکار یاخود دروست دەبێت دەسەڵاتێک بێت تعبیر لە هەموو لایەک بکات و هەموو لایەک پشتیوانی بکات. بەڕێز هەڵۆ پێنجبینی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەروە بەرپرسی مەڵبەندی مووسڵی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاست دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. سوپاس بۆ ئێوەش. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان